خەڵکی زۆر مناڵەوە سەرەتا لە ساڵی 1995 کاتی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بەشی مناڵانی دامەزرا منێکێک بووم لەو مناڵانەی کە لەوێ گۆرانیم ئەوەت تر دوای ئەو وردە چوومە هانای مناڵان چوومە لانەی مناڵان تر پەرەم پێیە ئەم گۆرانیە یادگارێکی خۆشی هەیە لە بینی من و هاوسەرەکەم لە کاتی دەستگیرانناریە ئەو هەمیشە و گۆرانەی بۆ وتم تر لە دەمی ئەوە منش گۆرانەکەم لەبەر کرد حەزم کرد کە ئەو یەکەم پاڵپشمە بۆم بەرنامە حەزم کرد گۆرانە و یادگاریەک ئەو بڵێم. بابا بەخێر هاتی خێر بێت باشی ئەشکان خۆت زۆر جوان کردووە ئەمڕۆ چی گۆرانیەکەت ئامادە کردووە؟ جامی لێوت زۆر باشە تۆ ئامادەی؟ بەڵێ فەرموو. دەمە خۆش دەمە خۆش بێ فرا بە ئێحساسەوە ئیجاد کرد ریتم و قەشەنگ بوو بە نەزەر من تاحریرگانی چۆ قەشەنگ بوو ئیجرای چۆ قەشەنگ بوو فقط تو ساعت فرا قەشەنگە ئەسەن لازم نییە بێ بەلووت لە گەڵووە بخوێنە خوات سایک ویژە تەزەتوانی فرا قەشەنگتر لەمە ئیجرای کرد من ڕویان ڕەفتە لە ئیجرات خۆشمات ئینشەڵا کە موفق گەلێک باش زۆر سپاس بەخێرات چۆنی ئەشکان؟ پێشکەشکردنەکەوت چۆن بوو؟ باش بوو زۆر باش بوو زۆر ترسام بە زۆر باش بووم پێت وایە متمانی لیژ ناتوانین بەدەست بێنیت؟ بەڵێ هیوادارم کە پەرفۆرمانس عجبان گەلۆ گەر تتخوازی ببی یەکەمین گۆداش بۆ پەرفۆرمانسێ نۆ مەبشۆپینە